وەختتان و خێربینەرانی خۆشەویستی کەناڵی کەرکک و بەرنامەی ئارۆ چە خزمەت فرە بەڕێز و مێمانداری فرە بەڕێز مامۆستا حەسەن شێخانی مامۆستا و چالاکوان پێی ئاشناکردەمان و جوگرافیای شێوە زوانی ماچۆ بەگشتی و هۆزی شێخانی بە تایبەتی. مامۆستا حەسەن و خێرامەت. سەلامەت مامۆستاجان. مامۆستاگیان جوگرافیە شێوە زوانی ماچۆ بەگشتی و لەناو شێخانیەکان ئەمە پرسیار ڕئیسیەکەی دواییشەوە پرسیارم کردوتم لەناو ئێوە شێخانیە چ ناوێکی هەیە ماچۆ یا پێڵێن شێخانی یا پێڵێن ماچۆ؟ بڵێ پێشێکی مامۆستاجان خۆشحاڵەنا کە بەشدارنا لە خزمەت جەنابتان و لە بەرنامەی ئارۆرە بابەتی وشەی شێخانی لای ئێمە یعنی لە زمان ماچۆ زمانی سەرەکی یەمەن شێخانی ماچۆ زمانی سەرەکی ماچۆ ماچۆ بەڵێ بەڵام بەعزە کەسێک ئیسە لە نام ئێمەی شێخانەرە ئێمەی شێخانەرە بازەیەک ماچۆ زمان شێخانی زمانی شێخانی ئینش لە نەتیجەی ئانەمەیەکە لە تێکەڵ خەڵکانێک بێنیم خەڵکەکان لە دوورەواتەن شائینێ لە کوێنێ ئینێ لە هۆزی شێخانەنێ هۆزی شێخانینە زوانی شێخانەوە لە ژماچان شێخانی ئەینا هێژ ئەسڵەکەش ئانەنە کە ئاخافتن و قسەکردە لە زمانی شێخانەرە ماچۆی ماچۆن. بەڵێ مامۆستاگیان بێجگەچە شێخان هیچ هۆزیەتر هەنن هۆزیە دەوروبەری شێخان چە منتقەی گەرمیانە چە باشوورەرە بۆ شێوە زوانی ماچۆ گفتوگۆکەرە؟ بەڵێ ئێمە جگە لە شێخان ئانێ لەش کەواسە بە زمانی ماچۆ قسەمەکەران فرەنیە یەک لانێلە کاکەیەکان و هۆزی زەنگنە کە هۆزی زەنگنە و هەورامانیش بەعام یعنی بەگشتی قسەمەکەیم شەبەکەکانیش هەر هەمان شێوە قسەمەکەران بە زمانی ماچۆ. ئەمما بە سەبارەت بە شێخان ئێمە زمانی ماچۆ قسەمەکەیم. مامۆستاگیان چەنام شێخانەرە ئیشێوە زوانە شمە چە بینیۆتانڕەکە گفتوگۆ شۆنەمەکردێ هیچ جیاوازیە هەنێن چەنی شێوە زوانەکانی هۆزەکانی ترکە باس کرد؟ بەگشتی جیاوازی نییەن بەڵام لە بازە وشەیەکەرە لە بازە بابەتێکەرە کەمتر کەمێک یعنی مەسەلەن لا نمونە ئیسێمە لە شێخان ماچیم لە کاکەی ماچان چا هەورامان ماچان چا واسانیان شتێکی بەسیت هەنن شتێکی هیچ فەرقێک نییە جیاوازیەک نییە یعنی زوانی گشتی ماچۆن ئینەش لە چایەوەمەیە لە هینەوە ینی لە چایەوە سەر شوردان بەهۆی تێکەڵ بوون یان تێکەڵبین ماوە خەڵکەکان ئەینە زمانی سەرەکی ئێمە ماچۆن. بەڵێ مامۆستاگیان جوگرافیای شێوە زوانی ماچۆ وەگشتی مەتاوی باسێشکەری پەیمان وەگشتی چە منتقەی گەرمیانەرە شما بەکەفدیەوە شوێنێ شێخانیەکان؟ بەڵێ جوگرافیای ئێمە وەکو هۆزی شێخان شێخانی گەرمیان باوەسا باچیم تقریبا جوگرافیەکەمان مێڵەوە لە سنووری کەرکووکەوە لە نەوجول لا دووسخورمات و لە ناو مێڵەوە لا قادرکەرم مێڵەوە لا کرد هەڵی موقع بەڵێ شێخانیەکان گشتان چا جوگرافیان دییان شێخانی فرن چە کوردستان و باواتم چە عێراق و چە وڵاتانی دراوسێ هەنن یان هەرچە منتقەی گەرمیانە؟ بەڵێ شێخانی فرن مامۆستاگیان شێخانی بڵاو بێنەوە بە هەر چوار پارچە کوردستانەدا سەبارەت بە منتقەی ئێمە ینی لە گەرمیان ئێمە تقریبا 22 دێنیم هانیم لێ منتقەی کەوات مێڵەوە سنووری کەرکووک و دووسخورمات و نەوجول و قادرکەرم. ئەمە سەبارەت بە شێخانەکانی کە هەنێ لە هەنێ لە منتقەی هەولێر ئەوشانی شێوە زوانشان و ماچۆی گفتوگۆمەکەن ئەوشان شێوە زوانشان وەکو ماچۆنیان شێوە زوانشان ماچۆنیان بەڵام وەکو عشرەت شێخانە نیە نامی شێخانێ بەڵام گفتوگۆکردنشان بە زمان ماچۆنیان و نێنم لەوشان کەڵ. مامۆستاگیان مێژوو یاخود سەرچاوی شێوە زوانی ماچۆ پەینام شومەی شێخان پێیکەی و پێی چی وەختێ مەگەڵەوە؟ بەڵێ مێژووی ماچۆ لە نام شێخانەرە لە لای ئێمە تقریبا مێڵەوە لا زمانی میرنشینی میرسمایلی زەنگەنە تقریبا ساڵی 1600
50 بۆ 60 ولا 60 باباچیم مێڵۆ لە زەمانە لە چایەکەوە ئامان لە چای و سروشدان عشرەت هۆزی زەنگە هێشان ئەسڵە لە ئەساسەوە بە ماچۆ قسەمەکەران نیشتەجێی منطقەکە بێنێ و مەملەکەت بێنێ و میر بێنێ و دەوڵەتی عوسمانی پشگیری شانشکردن و ئیتر میر بێن میر اسماعیل میر بێن و میری میرنشینەکە بێن بەڵام وە هۆز باباچم هۆزی زەنگ نەبێن زەنگ نەنیە و زوانیش زوانی ماچۆ قسەمەکەران اینجا ئینە تاریخەکە کۆنن لە کاتی شەرە شێخ ئیمام کە باپیرە گەورەی ئێمەمەکۆ لە وڵاتی بەرزنجە و سەرگەڵەوە مەیە هوارەوە مەوە خزمەت میر اسماعیل لانا میر اسماعیل کناسەکەی هێش پێشکەشمەکۆ بۆ دیاری پێشکەشمەکە بۆ دیاری پێشکەشمەکە تەڵێن حکایەت فرەهال لەرە بەس من کورت کراوەژمەکەی بە کورتی پێشکەشمەکە و ئیتر وڵاتەکەیش وڵاتی میر اسماعیلمەوە وڵاتی شێخان ئیستەوە نژمایم شێخان وڵاتەکە وڵاتی میر اسماعیلمەوە ئیتر ماچۆ بێ لا وڵاتە لا هێتا نیشتەجێ بێ و ئینە وڵاتی شمن ئیتر دیارە بە هینی زەواجەوە ئیتر کوڕە و کناچەش لەنە کەفتنەوە ئیستا ئامە وڵاتی شێخانە کەفتنەوە کە 22 دیێشەنن 22 دیێشەنە لە منطقەکەرە لە منطقەی گەرمیانەدا وە زوانەکەیش لە چایەکەوانێ من باسی زوانمان کرد ماچۆ لانەوە ئامان کە شێخ ئیمام کوڕی شێخ عەبدولسەمەدی سەرگەڵووە ئەوشانیش بە زمانی وەزوانی هیند قسەمەکەران وەزوانی ماچۆی هەورامی ئەو لاناوە هاوردنش میر اسماعیلیش لەیناوە هەر بە زوانی ماچۆ قسەشکردن کە نەوەکانیشان بێن ئیستا ئی شێخانەش لە نەکەفتنەوە شێخانیش کەمێ هینەکەش سوکترن کەمێ زوانە ماچۆکەش کەمێ سوکترن لە چام زەنگنە و هەورامی و کاکەیش مەثەلەن لا نمونەواتم بەعزەکە گوشەیەکەنە ئێمە نەختی خەفیفتر وەکارش ماوریم بەڵام گەورە کویلترین زمان کۆنترین زمان هەورامان زۆر کویلترن مامۆستا شمەی شێخانی چە زەنگنەوە ئی زوانەتان وەرگردن هەروە سامەکۆیان تو تاریخ بوانیەوە مێژوو بوانیەوە با پیرە گەورەی ئێمە کناچی میر اسماعیلش خواستە ئەوشان بە ماچۆ قسە شاکردە باو باپیری شێخ ئیمامیش هەر لە سەرگەڵ و لە گڵە زەردەوە ئەوشانیش هەر بە هەورامی قسە شاکردە کەواتە گژیاوانە یەک و شێخانش لەنە مامۆستا گیانچە سنوورەی یۆتان سنووری شێخان گەرمیان ئانەگەلی کە ماچۆگۆ نیە چن ئاوایتان هەن مەتاوی نام چن ئاوایان پێی باچی بەڵێ ئێمە لە گەرمیان تقریبا 22 ئاوایەنیم مەکەفیمە مەیمە دوو بەشەوە بە واستەی بەهۆی ئینەی کە ئاوی ڕوخانە وەبین بە نام وڵاتەکە رەمەلوە بەعزەیەک شکەفتنە ئەو بەرئاو بەعزەیەک شکەفتنە ئەی بەرئاو ئینە هیچ ینی هە ئاوەکەن ئاوی ڕوخانە دیارن اینجا ئاوی ڕوخانە لە سەرەوە مێ و هارەوە لە قارکەرەمەوە قادرکەرەمەوە ئیتر مەیە لا دووس خورماتی لا عفەن لا داخۆ مەی لا داخۆ ئیتر لە منطقەی ئێمەرە نیمەی دیەکان کەفتنیەوە ئەی بەرئاو اینجا مەسەلەن لای چۆر ئاو باباچیم یۆڵەما هەنن یۆڵە قەشقە دوو قڵامکایلمان هەنن قڵامکایل گەورە و بچووک و چەم سوورخاومان هەنن و ئەو بەری ئاوی شاوکمان هەنن ئیتر مەلێ هوارەوە لە قارکەرەمە لە نام قارکەرەمی شەرێمە خەڵکمان هەنن کەسمان لەلا مەژێ و جێگا و ڕێگا و هینشانن شێخان ئاوایگە لە باستکەر ئیساکە بنەنێ یانە شەنەن ئاوەدانن ئەوەیەکان طبعا تاریخ شاکۆنن مامۆستا بەڵام لە ئەحداسی ئەمفالەرە شۆڵ کریا خەڵکەکە شۆڵ کریا ئیتر لە وڵاتەکان کە لوایە بابەچیم لا چەم چماڵ و لا کەرکووک و لا سلێمانی و لا ئیتر خەڵکەکە بڵاو بێەوە بەڵام ئێستا حالیان لە دمای پرۆسی ئازادیەوە ئاودان کریانەوە کەم و زۆر بەپی هەردیەکان ئاوادان کریانەوە مامۆستا ئایانانی واسە ئیسە چە ئاوایەکان یۆتامەنە نیە شێوە زۆنشان ماچۆن چەبەی یەکتریەوە ماتۆ قسەمەکەرە ماوەسە بەس بام بێڵێەوە یەکی چکە فەرمیەکان ئەو بەرم باز نەکرد ماگەلیم لە نەمەکەران و عاززم وانە خزمەکان بە دیەکی فرەمە هەنە دی پاریاوەڵەمان هەنن دی ژاژمان هەنن دی داروەسەرەمان هەنن تەپە سەوزمان هەنن دوو قەڵخانلیمان هەنن من شەماسان قەڵخانلی گەورە و قەڵخانلی بچووک لەولاتریش کوڵەکانی ئەهینمان هەنن کوڵەکانیمان هەنن
و میلا سریشمان هەنن بەخۆ ڕەنگە لێ دوان سیانی شمێشتا لە تازە شاری شەرشێخانش هاالنە و ئیتر هەنن ینی ئەوانش ئاوەدانە ئینێ لە ئاوەدانە کەم و فرە خەڵکش هاال نەرە خەڵکی شێخانن باباچیم بەڵام لەسەر زوانەکە واتە قسەکردە بە زوانەکەن مامەسەجان سەبارەت بە زوانی ماسۆ ئێمە وەکو شێخان چکە لە ئەحداسی ئەمفالەرە لێەکانمان چۆڵ کریا و خەڵکەکەمان تێکەڵ خەڵکی کەبی مەسەن لە سەمچەماڵ لە کەرکوو لە شارەکانی کە ئیتر ئیستەرنەوەکانمان تقریبن شێخانی وە زوانی ماسۆ قسە نمەکەران تقریبا قسە نمەکرا یان هەر نمەزانە شوێر تەمان لانەوەکانمان نمەزانان ڕەنگە شتێک لە نەبیاوان بەڵام نمەزانان یعنی قورسمەوە سەر زمان قسە ژۆنە بکەن ئەمما گەورەکان ئانەشە بزانەوە قسە ژۆنەمەکۆ هەنە بەعزە ئاوایەکەنە قسە ژۆنەمەکۆ بازەیەکەنە نەوەڵا ڕەنگە یەک وشە نەزانەوە قسە نەبووە بەداخەوە ینی ئستا مەوزوعی زوان گەری ئیش بکری هەر زوانێک ئەگەر ماچەوە بۆ ئەگەر هەر زوانێکی وڵاتەکان کەم و لەتەکانی کە بۆ خەڵ ئەیمەگە خسیر خەڵکەکان بکەیم ینی ئیش مەکەران لا ئینەی زوانەکان شاتەتەور بکۆ زیانەکان شا بمانەوە کەچی ئێمەیە شتەکەمان پشتگوێوەنن بەڵێ مامۆساجان باسی شاڵاوی ئەنفارت کار ینی بەداخەوە شاڵاوی ئەنفار کاریگەری جگە لە جوگرافیا و لە کولتور و لە هەموو بابەتێک کوردی کە لەنەی کاریگەریش چە سەر شێوە زوانی ماچۆیشکردن چەندام شێخانە تەمام شاڵاوی ئەنفال کەواتم کاریگەری شەنن لە سەر زوان چیان بابەتەکە ینی کاریگەرەکەی نەبێن خەڵکەکەش لە شوێن هێش هورکەنن بەردەمکردن شوێنێکیکە خەڵکەکە لانە هەست چشکردە بۆ زوانەکەی هێش قسە بکۆ نەختێک ئێمە فەخر مەکەین کە بۆ زوانی ئێمە قسە بکەین بەڵام لە نام خەڵکی تەرەرە کە بۆ زوانەکە قسە بکەی ڕەنگە هەست بکەیت و نەختێک یعنی نەوەهینێک شال نەرە لای من و تو ئای بۆ ئەوزڕژ نییە خەڵکیێکی تر ماچۆوە بە زوانی قسە بکەی زوانی عام بۆ گشتی شێوەزاری کرمانجی ینی باباسانە دیارە بەهۆی ئی بابەتێلەوە خەڵکەکەی شێخان کە تێکەڵ خەڵکی کە بێنێ محاولە شەکرد ئەواستا قسە بکەران هەتاکو وەسەنیە هەست بە ئانە نەکەران بەڵام ێواژ لێ ئینەرە زوانەکە ئێمان لە هیر لوان و ئیسانەوەی ئیسەمان نمەتوانەوە قسە ژۆنە بکووە و هۆکەشی ئانە ئینە یەکێک بی لە دەرەنجامی شاڵاوی ئەنفال یعنی ئینە هەتاکو لە زوان قسە لەسەر زوانەکان تەسیرش بێ لەوڵاتەکە ئێمەرە اینجا ئانە بابەتەکە بەمەساد کاتی ئەنفال شما ئاوایەکانتان گشت چۆڵ کریا چ لایەن حکوومەتی پێشەوە بەڵێ ئێمە ئاوایەکانمان تەمەن ئاوایەکانی شێخان وەکو ئاوایەکانی تری ملەتی کوردیانی گەرمیانیانی گشت چۆڵ کریا و خەڵکەکە لە شوێن و ڕێی هێش شەرەبی لە کاتێش ئیمکانیەتی باش مەڕووماڵات خاک و عەرز و ئیتر جوتیاری و ئیتر ئی بابێتێل شانەبی بەڵام کەلانە هورکردایە ئیتر لێنێ لەگەشت دابڕێنی بەڵی ئامایەوە شوێنێک پارچی ئار ساداوە شاچە بێ نارە خێمەیە کوردەیە ئینە نمەکرد زۆر زەحمەتە طبعا گشت دیەکان بەر شاڵاوی ئەنفال کەفت لە شاڵاوی ئەنفالە لە دیەکانی شێخان و دەوروبەری شێخانیش زەنگ لەنجەباری مەسەلەن گێل ئەترافی کەرکوو باباچیم ئەتریانی کوردستان بەعام ئێمەش کەسێک بمە لە کەسێ لە مامۆساجان حەزمەکەرم ڕوونکردنەوەی بێت دەربارەی ئەیسا فرە سپاس مەکەرم فرە بە جوانی جوگرافیای شێخانت پێیمان باسکە بتوانانی جوگرافیای شێوە زوانەکانی ماچۆ وەگشتی چە باشووری کوردستان چ عێراق کافیەکان باست کرد کە کاکیەکانەوە ماچۆی قسەمەکەرا کە باجەڵانەکانەوە ماچۆی گفتوگۆ مەکەرا شەبەکەکان جوگرافیەکەشان چەنی دابش بێنێ ڕاستمەکەی سەبارەت بە گشتی زوانی ماسۆ ینی جوگرافیای زوانی ماسۆ بابەتیش گەورە نینە و فرە پانتایەکەش فرن مەسەن سە لە وڵاتی ئەمەرە لە بابچیم لە ئەطرافی شاری کەرکوو یانی ئێمە کاکەیمانانە لە منطقەی ئەبەرە و سلێمانی مەلی زەنگ نەمانانە پانتایەکەش فرەمەلۆ زەنگە عشرەت هۆزێکی گەورن یعنی کەسەکانش هەنێ لە مەلۆت پانتایش مەلۆ لا سنووری کرمانشان کاکەی عینەن گەورە نییە پانتای شامەلۆ لا کرمانشان و لا سەروی ئیلام و بێڵەوە لا کوردستانی ئەو دیم لا هاوا باشوور خانەقین و تر سنووری خانەقین و کەلار و قەسر شیرین و بلێ ئەو دیمیتریانی سەرپیل زەهاب و کرمانشاو ینی
لانا ینی پانتایەکی فرەن سنووری کاکەی کە بە ماچۆ قسەمەکۆ وەزەنگنش بە ماچۆ قسەمەکۆ و لە تەماسی ئێرە ینی لە تەنیشت نیشانەوە باباچیم سەرکەوە لا هەورامان لۆ سەرەوە لە هەورامانی شەر بە ماچۆ قسەمەکەران ئەوشانیش شێوەزوانی هەورامیان شێوەزوانی هەورامی کە ماچۆن بزەبێت پانتایەکی فرە شاهەنن لە خاکی لەو دیم و لی دیم هەورامانی تەخت ئەو دیمە و هەورامانی هێشمان دیوی باشوور و بریم لە وڵاتی تورکیا لا نایشەنەنمان زازایەکان باکووری کوردستان ئەو شانیش ئەگەر غەڵەتنەی مێڵانەوە سەرکەی وشانیش پانتایەکی فرەشان هەنن و ئینێ لەگەشت بۆ زمانی ماچۆ قسەمەکەران ئینە ئەساسەکە ئینەنە کە زوانی ماچۆ ینی ماچۆ زوانەکان ئیشەوە زوانە تەنیا جوگرافیەکی دیاریکراوش نییە نە محەدد نییە مەلۆ پانتایەکەش فرەن ینی ئەگەر لێک شۆ دەیم ینی تووسێکە وڵاتی تورکیا پانتایەکی فرە ئێران پانتایەکی فرە عێراق کوردستان عێراق پانتایەکی فرە فرن فرن کاریگەری دابشکردنی کوردستان بەداخەوە سەر چوار بەشەرە و ئاحکمە دەوڵەتداریانەی کەواوە سەر کوردەرە ئامان کاریگەریشە سەر شێوەزوانی ماچۆ دروست کرد طبعا ئەویش بای هێش کاریگەرەشەنن یانێگە تاریخ وانیمەوە ئابابەتێ لە بێ و ڕەنگە من لە بابەتەکە فرە هینە یعنی بەڵام هەنە و ئابابەتێ لە بێت چکە تو ئەگە تەماشا بکەی لە سێکی لە مێژووی ئی ملەتی ئێمەرە ملەتی کورد بەعام و ماچۆ زوانەکان بەگشتی لەژێر فترەیەکی زەمەنی لەژێر سوڵتەی عوسمانی ئێرە بێنیم فترەیەکی زەمەنی لەژێر سوڵتەی سەفەوی ئێرە بێنیم ئەیشانی 300-400 ساڵ سیڕاشا بێ لە مەنتقەکە فحتمەن کاریگەری ئەوشان بێ لەسەر میلەتەکان کە یەکێکش یەمەنی زوانە ماچۆکان حتمەن مامۆساگیان ببوورە چەنام هۆزی شێخانەرە چە کۆنەرە هیچ بەرهەمێک بێنەوە شێوە زوانی ماچۆ بەرهەمی شعری یاخود نووسین بۆ بەڵێ بێن مامۆستا ئەفونکە وڵی زیاترگەریە ئاماژە بکەیلا بەڵێ خۆشحاڵمەوە وەکو بەرهەم بێن لە نام شێخانەرە بەڵام نمەزانی کەفتەنە چایەکەوە بەڵام من لە ئێشی کتێبەکان لە کتێبێک کەرەوانانم کە کەسێکمان بێن بەنام عەبدوڵڵا فاتەوە کتێبەکە کتێبی مامۆستا نەوزاد عەلی شێخانیە باسمەکۆ و چەند کۆپڵەیەکی شعری بە ماچۆشی هەنە لانا پێیت سەردەبێ مەگەڵەوە تقریبا 1300 لە 1300 زایێنی ینی 800 ساڵ بە لە ئیستا کەسێکی کەمان بێن شێخان بێن نامن سەی سادق دیێوانە خەڵکی ئاوای چەند سوورخاو بێن ئینە ئەویش تقریبا 1300ەکان کۆچی دوایش کردن ینی ئینە مامۆستای کێ بێن لە کاتێشەرە مامۆستای متصرفی شاری کەرکووک بێن متصرف ئاوەختە ینی وەکو ئیستەی مەحافظ نامش عەوا کازمی بێن عەونی الله کازمی ئی کەسە دەرسی ئایلەکانی متصرفش دانەوە ئەیش بابەتش هەنە بە زمانی ماچۆنی سریانەوە تاوان باشم چەنام شێخانەرە ئی بەرهەمانە کۆنترین بەرهەمی شێوە زوانی ماچۆن بالفعل کۆنەنیە و زۆر کۆنن ینی 700 ساڵ یەکجا فرن واسانیە و مەنەنیش ینی شەڕەکان مەنەن لە تەبعکریان لە ینی من دێنم لە کتێبەرە باسکریان و کەسی کەشمان هەنن لە مەلا عەلی ساڵح پەری حافزمان هەنن خەڵکی قەڵقان لووە ئەویش هەر بەرهەمشەنە وە شێخ محەممەد شێخ ڕەزا شێخانیمان هەنە لە ساڵی 1990ەکانەرە خەڵکی داروەسەرن ئەویش هەر بەرهەمشەنە مامۆستا ئاماژەش بنەوە مامۆستا بەرهەمەکان بەرهەمی شعریان ئەدەبیان مێژوویە شعریە زیاتر شعریە بە زمانی ماچۆ شێوە زوانی ماچۆ ینی شێوە زوانی شاعری گەورەی کورد ینی باباچیم مەولەوی هەمان ماچۆ کەسیشی کەشمان بێ من هێم دێم بە تەمەنی هێم ئاکەسەمەدی خوابشکۆ نامسێ عەبدوڕەحمان محەممەد عەبدوڕەحمان شێخانی لە شاری کەرکووک باوک دکتۆر محەممەد شێخانی سە لە سلێمانی منشۆ ینی من سێ عەبدوڕەحمانم دێی بەچەم هێم دی ئەیش دەستی نیستاژبی و شعرشەنە و کەسی کاک خەڵکی قڵامکایلەن بە ئەسڵ کەسی کاک سەیتەهان ئەویش کاک سەیتاش هەر بابەت شەنە بەس لە جیلە تازەکە
بەڵێ جێگای خۆشحاڵیان یعنی ئینێلت کە ئاماژەم کرد ڕەنگە کەسی کەش بۆ من نەزانی ئینێلە زەمانێکی کۆن ینی تاریخێکی کۆن زمانی ماچۆ بەڕێستان باسی ئەنەتان کرد کە چەکۆنەرە ئی بەرهەمانە بێن بەڵێ ئایا باباچمنەوەی ئێستای شێخانی بەرهەم و نووسیشان هەنەوە شێوە زوانی ماچۆ ئیستا لا ئی زەمانە هەنا بەڵام زیاتر وە زمانی کرمانجیە بەڵام من هێم ئاگدارەنە چەند کەسێکەنە مەنیستانێ بە زمانی ماچۆ یەکلانێلە کاک سەیتەها سێ عەبدولقادر خەڵکی ئەندی قڵامکایلە لە کەرکوومەشۆ نیسناشەنە من مەزانی هەنەنش وەڕاوەشەنە بە زمانی ماچۆ بە زمانی مامۆستا نەوزاد عەلی شێخانی چەند بەرهەمێک شەنێ یەکێ لانێلە هینا فەرهەنگە فەرهەنگێکی یەکجا گەورن فەرهەنگی زمانی ماچۆن یعنی قەناعەتە بۆ مامۆستا من شەوێک لەی شەرە نیشتانیە لەسەر یەک پیتێک پیتی نونبی یان کافبی تقریبا لە ئێرگاوە باباچیم لە سعات 6 ئێرگاوە تاکو سعات 3 شەو ئێمە بەس خەریکی پیتێک بیمە هینیش وەنەکرد پێداچوونەوە ژوانەکەرێمە یەک پیتێکینە فەرهەنگێک هێشتا لە دایک نییە فەرهەنگی ماچۆیە فەرهەنگی ماچۆیە لەینا هەنە تەبەن غەیری شێخانیش فەرهەنگی ماچۆمان فرن یەکلانێ لە کاک هەردەوێڵ کاکەی فەرهەنگێکی نایە بشەنەوە سازانی ها لە 4-5 تۆرە یعنی 4-5 مجەلەدەرە و این کێشەنە ڕەنگە من ئاگام لەنەوە هەنن و لە نام هەورامانی شەنە من مەینی شتەکانی ئەو دیمەینی لە سایتەکانەوە بابەت چاهانە ئینەگەش بەسەر ماچۆ مامۆسایی بەرهەمانەی کە باس کرد هەم کۆنەکان باباچم نەوەکانیش ئی بەرهەمانە خەڵکی شێخانی گرنگیش وەنەما هەوڵی واناوەشما وڵی تا ڕادەیەک کەسانێک هەنە هەوڵمان وەسەنیان هەنە بەڵام بەداخەوە یانیسە مەلیمە قاڵبیانەی کە بەداخەوە ئێمە ئیستا ئاخرە احتمام و گرنگی نمەین بە شتەکان یعنی ئوستاجیان ئینە زمانی هێمانە زمانی هێمانە خەڵکی ئمڕۆ پارەمەوە بەلەوە دەوراتەوە بەلەوە خوولەوە لاینە زوانێک فێر وازانە ئێمە زوانەکەی هێمانە زەبت و ڕەبتمان نەکردن خزمەت نمەکەیم فەزەرورە یعنی زەرورە هەوڵ بەیم لی زوانەکەی ئێمانەرە زوانی ماچۆ فەرەهاین نەکەین فرامۆژ نەکەین هەوڵ بەیم وەنەش بیاونیم خزمەتشکیم بەڵێ مامۆسا ئێستا شومەی شێخانی کاتێکە مەکەفدیەوە وەراموەەر یاخۆت چاوپێکەوتنێتانەوە چەنی کاکەیە یا باجەڵانیە یان زەنگنەیە هەوەشیەوە زوانی ماچۆ چەنی یەکتری گفتوگۆمە کردێ زۆر احتیاطیەوە زوان زۆر من هێم شخصیان وەنەم خۆشە بازمانە قسە بکەیت ئەگەر لە بۆ گشتی زوانەکەمان یەکەن ئەگەر لە هوردەکاریەکانە لە نەختی جیاوازیەکی بەسییت بووە هیچ کێشەیەک نیەن جیاوازیەکان چ ئامرازی پەیوەندیە ئامرازی پەیوەندیە نەوشە نییە زیاتر دەربڕینەن مەسەلەن ئیسلا نمونە مەسەلەن زیاتر هەورامی و کاکەی ماچان چە ئێمە مایم لە زۆر یعنی شتێ فەرق کەمە ئامرازە وشە نییە بەس لە وشە سەرێکەکانەرە گشتمان ینی جیاوازیمان نییە گشتمان ینی هینەن سابتەن یانی ئەی مامۆستا ئێستا باسی بەرهەمەکانی فرە بەڕێز ئانووسەرانت کرد مامۆستا هەردەوێڵ و چەند نووسەرێکی تر ئەوشانیش کە نووسناشان وەشیەوە زوانی ماچۆن شما کە چاوە کاتی واناوە چەنەش حاڵی مەودێ هەنن فرن کە لە نەمیاوان هەنە نیش لە نمیاوە ڕەنگە نەکو لە بەس شێخانەرە ڕەنگە مەسەلەن لە کاکەی شەرە ڕەنگە لە هەورامی شەرە کەسانێک وان زوانە ماچۆکە یشان نەزانن لە نیاوان وی ئەخافتن شاوان نەکردە قسە شاوان نەکردە دوور کەفتنیەوە مامۆستا من شمە ماچی کە شێوە زوانی ماچۆ مەزاندێ کاتێک کە نووسینی بەرهەمی نووسەرێک مەواندەیە شێوە زوانی ماچۆی نووسنانش شمە چەنەش حاڵی حاڵی مەیم حاڵی مەیم ینی جیاوازیەکە چەند نووسینەرە هیچ جیاوازیە واسەش نییە لە گشتیە لە جیاوازی نییە شتێک لە هوردەکارێکە لە جیاوازیێن ئەویش بە جیاوازی حساب نییە لە نەمیاویم لە نووسینەکان و لە بابەتەکان لە نەمیاویم زۆر احتیاطیە ئیستا من هێم شخصی شتی هەورامان موانی هەورامان قورسن یەکجا قورسن هەورامان قوڵترن یەکجا قوڵن بەڵام هەر لە نەمیاوی هەنە یعنی جیاوازیکی واسانیان بەڵێ مامۆساگیان شما چەنام شێخانیەرە باسییانت کرد بەداخەوە شێوازی قسەکردە و شێوە زوانی ماچۆ کەمترۆ بێن هیچ هەوڵێ و گرنگیەک هەنن پێیانی بتاڵدێ دروستش کردیەوە چەنام گەنجەکان
یا چەنامنەوەی داهاتوە لە ئیستەرە نێن تا ئیستا ینی فترەیەکە من متابعامەکەی نێن ئابابەتە نێن بەڵام هەوڵ هەنە لا داهاتوو بکرێ ینی هیچ پلانێتان هەنە پلان هەنن یەک لانیە لە مەسەلەن من ئاگام هالەنە کە لە نام شێخانە لە باسما کرد و نیشتەمالا کرد کە لا مستەقبل لا داهاتوو بتوانیم وەکو کۆڕ و کۆبنەوە و خول بکەیمەوە لاینەنەوەکانمان فێرکەیمەوە بەڵێ ئا نیشتەی کەواتت نیشتەندێ و پلانتانانە پێی بابەتەکان نیشتێکی گشتی بیچە نام شێخانیا بەس سەرەکان و چالاکوان ینی لە گشت لایەنێک فرە لایەنی بی یعنی هەم نووسەر هەم چالاکوان هەم وجهها خەڵکێک کە دیارەنێ لە نام هۆزەرە واسانیە گشتمان متفقنیم لەسەرانەی کە شتێک بکەین چکە خەریکە زوانەکە لە نام مەلۆ یعنی ئامانەتە لەسەر شانی ئێمە ئامانەتە ئامانەتە بیاوانیم فئینشاءڵڵا ئێمە ئینمان هەنن کە بتوانیم لا داهاتوو شتێ بکەیم و اعتماد مەکەیمە سەر ئاوختە زیاترین شتگەری اعتماد بکەیمە سەر بەرهەمەکان یان فەرهەنگەکان واسانیە یان ئاکەسانیە لە کە قسە ژۆنەمەکەران واسانیە هەتاکو بتوانیم شتێک بکەین لا مستەقبل و زۆریش گرنگە کە بکرێ گرنگە زۆر زەروریە کە بکری ئەگە نەکرێ هێواش لە نام مەلۆ واسانەکە لە نام مەلۆ و ئیتر مامۆستا هیچ لایەنی هەنن چەدرەوە یۆتان باباسم چەدرەوەی شێخانیەکان یارمەتیتان وایە دەستی یارمەتی پێی ئیپلانی شمە درێژکەرەوە پێی زیندوو کردەوەی شێوە زوانی ماچۆ چەنام شێخانەکان وڵایی وەکو یارمەتی و شت نەبیستەنم کە بۆ یعنی بەڵام ئەگەر بۆی زۆر احتیاجمە داواتان کردن داوامان نەکردە بەڵام ئەگەر لایەن بۆ مەسەلەن لە بازە بابەتێکەکە هاوکاری خراو نیەن مەسەلەن شوێن و کات و سات و شوێنشتان چاپەمەنی ئەگەر ئیمکانیت بۆ تەوان باشترن ئینە و حتمما هەنە نیش هەنە ڕەنگە هەنێ لایەن بۆ باشۆ من هاوکاری بکەی پێویستی بەچێ بۆ من لە خزمەتە دەبێ هاوکاری واسەنە چکەینە هینی ملەتێکە ینی هین نەتەوەیەکە خەڵکی واسانیە نەتەوەیەکە نۆروسی نەتەوەیەکە ینی حتمما دڵسۆسانە کەسانی دڵسۆسانە هێشا میێڵان کە هاوکاری ئی بابەتێ لە بکەن مامۆساگیان چارەسەر و بنبڕکردنی ئا هەوڵانی کەوا پێی زەعیفکردەی شێوە زوانی ماچۆن چەنام شێخان چ چارەسەرێشەنن هەوڵ یعنی مەسەرەن خەڵکی هەنن کە شێخانیە مەدین و هەردووشان شێخانیە ینی قسە مەکەرەوە شێوە زوای ماچۆ قسە نمەکەرە ئافرین هەوڵێوەن پێی ناشرینکردەی شێخانیەکان باباچە میسێمە یۆ گفتو گۆمەکەرمەوە شێوە زوانی ماچۆ خەڵکی تر هەنن تانە مەشانەوە یان گاڵتەمەکەەوە شێوە زوانە چارەسەرتان هەنە پێی ئاهەوڵە چۆ دیۆ چەسەرەتای بەرنمەکە ببوورە چەسەرەتای بەرنمەکە باسی ئانت کرد حەز نمەکەرا چەدرەوە وەنەشان جوانیان یا وەنەشان ناخۆشە نوی شێوە زوانە قسەکە یعنی مامۆستا بەلای من پرسیارەکەت مانە فرە لە ێژمەگرۆ نەفتی قویلەن بەڵام بەلای من ینی گەرێک گشتاکێک ئەگەر شێخان بۆ ئەگەر کاکەی بۆ ئەگەر هەورامی بۆ ینی داکۆشی لە زوانەکە هێش بۆ هەوڵ بۆ زیاتر پەرژبوونە نەکو پشتگوێش بۆنەوە پێویست نمەکە من وی شەر بکەی لە خەڵک من بلی لە ئەمریکا بەیانی گەرێ بە ئینگلیزی قسە بکەی بلی لا سینگەرێک متەرجمێکی سینیم لێرە ئەی باشە من زمانی ئێمەە زوانی ئێمە نەماچوە واسانی ئەوەی شەر بکەی بەڵام بالفعل ئابابەی تێ لەبێ یعنی ئابابەتێ لە هەنە خەڵک حەزمەکە لەگەڵ ڕێزم لا کەس لاگەش کەسێک هەستکرد هەر کەسی گۆشها لە من کەس ئازنۆ لی بابەتە من هەستمەکە یانەشەکە قسە نمەکەەوە زوانەکە هێش کەمەوە مەکۆ لە ئاستی زوانەکە و لە ئاستی هێش تو ینی ئاکەسا تو فرە لانە گەورەترنی کە تو هێت کەمەوەکەی زۆر ئاتیادیە بە زمانیت قسە بکە خەڵکی ئەمڕۆ کۆمەڵی پاری باش سەرمەکۆ تا زوانێ فێر بووە ینی من میسالێکرد لا بای ملوانی لە تاران یەشێ لە سەفەرەکانم لە تاران لی کابراایەکەرە دوکاندار کەفتیمانە قسەوە بە فارسی نەتوانام لە نەشبیاونی لە بابەتێکەرە بە ئەزەریش نەتوانام بە تورکمانێکی کەرکووکیش نەتوانام حاولم کرد بە ئەنگلیزیش لە نەنێوایمە ئەخیرن لام بەرکەفت کابرا هەورامیە ڕێک بە هەورامی زمانی ماشوانم لێرەکردوات لە بیدایەتەوە قسەت نەکردە وەتمەڵە من ئێم لایەت و فارسەنی تو ئەزەرنی ینی ئەچانە چە وڵاتی غریبیرە
چەند زمانێک فریەی تو نەکەوت چانە شێوە زوانەکەی ینی وەنت بای لە هین لە بازاری گەورەی تاران وەنەش ماچان بزرگ بازار وەسەزانین بزرگ ژوانە ماچان ینی حاڵەتێکی بەسیط لە بین دوو کەسەرە توانان بە زمانەکە لە نەبیاوی هەر لە ڕێی کەلیمەیەکە وشەیەکەوە باشە تۆ ئەگە زوانی هێت بۆ مقاومیاتی زوانەکەت لە نەرە بۆ توش هیچ فەرقت نییە لی کێرە لی یعنی کام مەملەکەت و کام ملت مای هیچ فەرقت نییە. مامۆستاگیان شما هیچ ڕێکخراوێ یاخود لایەنیەتان دروستکردن یا باباچمەیەکەوە گروپێتان دروستکردن پێی کارکردە و گێڵانەوەی شێوە زوانی ماچۆ پێی ناو شێخان ئێمەی شێخان بەڵێ تایستەنیێنمان بەڵام ئێمە ینی لە دیوەخانەکان لە شوێنە گشتیەکانە ڕنشیم مەجموعەیەکمان هەنە گفتوگۆ ژۆنەمەکەیم و قسەمەکەیم مەجموعەیەکمان گشتمانە بەڵام ئیتراوەسانە ئەرەڵا باشتران نەکە هەوڵ بەیم شتێک دروستکەیم لاانە بەڵێ مامۆستاگیانێمە وردە وردە چە کۆتایی بەرنمەکەمان نزیکەوە من هانا لە خزمەت حەزمەکەم گوێ چە دو قسەت بگێرم وەڵی من لە بەرنمەکەی شمە ئیمڕۆ فرەوەنم خۆشی خۆشحاڵ بیانە کە ئامادە بیانە و دەستخۆشی لە جەنابەت و لە برابە ڕێزانە لە پشت کامیرەوەمەکەی کە عزیز شاکێشا و داوی لە نەبوودەش لە گشت بینەرەکان مەکەی ئەگەر بە نەوعێ شتێکم لە هیرلوەوە یان بە نەوعێ قسەیە نەوعێک ینی باسم نەکردەوە ئیترینە بابەتیشی گەورەی بەی کارتەبەی نیم سعاتە تەمام نووە من هەلا لە خزمەت شمەرە فرەوە خێرامای فرە خۆشحاڵ سەلامەت بیاخوا گەورەمان کردەوە فرە سوپاس مامۆستاگیان و خێراما ئێمە شینایەوەمی کۆتایی بەرنمەکە فرە خۆشحاڵمان و قسە جوانەکان و زانیاریەکانت بینەرانی خۆشەویستی بەرنامەی ئارۆ ئامامیەوە کۆتایی بەرنمەکەمان هیوادارنەوێت تاوامان زانیاریەکان و جوگرافیایی شێوە زوانی ماچۆ و شێخانی بە تایبەتی پێشمەی خۆشەویست ڕوونەوەکەرم تا ئەڵلقێکی تر و بەرنمەیەکی تر هەر شاد و بەختەوە ڕوودێ.